يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ئیمامی عەباس کە مامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێ عەرزی خۆشەویستی خوام کرد علمنی شيئا أسأله الله تعالى. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم فێر بکە ئەو شتە زۆر گرنگ بێ بۆ ژیانم، بۆ ئەوەی داوا بکەم لە خوا کە پێم ببەخشێ. شتێکم پێ بڵێ کە داوا بکەم بڵێم خوایە ئەو شتم پێ ببەخشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەل الله العافیە، فەرمووی بڵێ خوایە عافیەت و بێوەییم پێ ببەخشی. ئەوە داوا لە خوا بکە. فمكثت أياما چەند ڕۆژێکی پێچوو ثم جئت چوومەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فقلت يا رسول الله علمني شيئا أسأله الله تعالى. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێم بڵێ شتێکم فێر بکە کە داوا بکەم لە خوا بمداتێ، شتێکم پێ بڵێ لە هەموو شتێک گرنگتر بێ داوا بکەم بڵێم خوایە ئەو شتم پێ ببەخشە. قال لي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێم یا عەباس، ئەی عەباس، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیارەکەی پێشووی لەبیر مابوو چەند ڕۆژێ لەوە پێش دیسان وڵامی داوەتەوە. ئەی عەباس یا عەمە رەسوول الله، ئەی مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەی مامەی بەڕێزم، سەل الله العافیەة فی الدنیا والآخرة، داوای عافیەت و بێوەی و سەلامەتی بکە بڵێ خوایە ئەوەم پێ ببەخشە لەم دنیا و لەو دنیادا، لە دنیا و قیامەتە. فەرمووی بڵێ خوایە العافیەم پێ ببەخشە. العافیە بە معنای کوردی خۆمان یعنی یا ڕەبی خوایە ئەم شتانم سەلامەت کە، خوایە بێوەیم کە، خوایە دینم سەلامەت کە، خوایە دینم سەلامەت کە لەوەی تووشی بیدعە و شیرک و خوڕافیاتم کەی، خوایە دین بە سەلامەتی تێبگەم، دینی حەق تۆ چۆنت دابەزاندەوە بۆ ئەو پێغەمبەرت بە حەق یا ڕەبی خوایە ئەو دینە ئاوا وەرگرم، دینم لێ نەشێوێ، دینێکی ڕاست و دروست وەرگرم و ئیستیفادەی لێ بکەم. یا ڕەبی خوای گەورە لە نەخۆشی خراپ بمپارێزە، ئەگەر نەخۆشیشت خستم لەو نەخۆشیانە بێ کە جسمم ساغ دەکاتەوە. چونکە بەڕێزان زۆرجار نەخۆشی ئەگەر ئینسان قەت نەخۆش نەبێ زۆر نزیکە لە یەک لەحزەیە کە نەخۆشی بچووکی گرت پێی بمرێ. ئەوانەی جاروبار نەخۆش دەکەون ئەوە پێی نوێ دەبنەوە، خڕۆکە سپیەکانی لەش، جیهازی بەرگری لەش، پێشمەرگەکانی ناولەش بە ئاگا دێنەوە دژی میکرۆب و ڤایرۆسە زیان بەخشەکان. یا ڕەبی خوایە داوا لێ دەکەم ئەگەر نەخۆشت خستم لەو نەخۆشیانە نەبێت کە لە بنم بێنێ و لە سرم خاو لە ماڵم خاو ماڵ و مناڵیشم بفەوتێنێ، خۆشم زەلیلی سەرجەگا بم و بە زەلیلی بمرم. وەکو بڵێ لە سەرەتانی ئەمڕۆ لە نەخۆشی خراپەکان خوایە بمپارێزە. العافیە یعنی یا ڕەبی خوایە بمپارێزی لە دوژمنایەتی خەڵک، خوایە بمپارێزی لەوەی تووشی کارە ساتێک بم بەبێت چەک نەوێرم لە ماڵەکەم بڕۆمە دەرەوە، خوایە بمپارێزی لەوەی کە کەسێک بە دوژمنم بزانم یان خۆم خەڵک بە دوژمنم بزانێ، خوایە بمپارێزی لەوەی کە لە ماڵەوە خەوتم شەوق سەرم کردە سەرسەرین ترسم هەبێ شەوقم بەلێک بە ماڵەکەم دادەن، خوایە لەو موسیبەتانە بمپارێزی کە تووشی موسیبەتی دوژمنایەتی و چەک لەژێ پشتێن و حیمایە و حەرەسم دەکەن. فەرمووی بڵێ العافیەت داوا لێ دەکەم خوای پەروەردگار. العافیە یعنی یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی پێت بەخشیم لە خۆشی دڵم پێی خۆش بێ. کوردەواری خۆمان چەند زیرەک بوون باب و باپیرانمان کە یەکی ئاوی دەخواردەوە ئەیگو عافیەتت بێ. عافیەت یعنی ئەوەیە جاری وایە تۆ شتەکەشت هەیە، پارەت هەیە، نانت هەیە، خانوت هەیە، ماڵت هەیە، شتی خۆشگوزەرانیت هەیە، سوبحانەڵڵا دڵت پێی خۆش نییە. یا ڕەبی خوایە شتی چاکم بدەیتێ و دڵیشم پێی خۆش بێ، نەک ئەگەر هەم بوو دیسان هەر دڵم پێی نەکرێتەوە. یا ڕەبی خوایە ئەگەر پێت بەخشیم لە هەموو چاکیەک و جوانیەک پێم ببەخشە، بەڵام خوایە دڵیشم لەگەڵ یا خۆشکە، دڵم پێی خۆش بێ، شکرانەی بکەم و لەزەتی لێ بکەم. فەرمووی ئەم دوعایە بکە ئەی عەباس، ئەی مامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم.
هەمیشە داوای بێوەیی و سەلامەتی و پارێزگاری بکە بڵێ خوای بمپارێزە. پیاوێکی تر هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی بوخاری و وەکو لە صحیحی مسلمە هاتۆ بە ژمارە فەرموودەی 2697. ئەم پیاوەش عەرزی پێغەمبەری خوای کرد کەیفە ئەقول حینە ئەسئەل رەبی، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستم بەرز دەکەمەوە بۆ لای خوا داوای چی لێ بکەم؟ فەرمووی داوای چوار شتی لێ بکە. فەرمووی بڵێ اللهم اغفر لي، اللهم یعنی یا ئەڵڵایە، یا ئەڵڵا یاکە لەسەرەوە لە ئەوڵەوە لا چووە میمێک بۆ ئاخری زیاد کراوە، یعنی یا ئەڵڵا ئەی پەروەردگارم، ئەی خوای تاک و تەنها یەکەم شت داوا لێ دەکەم ئیغفر لی، یا ڕەبی خوای لێم خۆش بە. جا بەڕێزان لێ خۆشبوون شەر نییە هەر بۆ گوناه بێ. الحەمدوللا زۆربەی موسڵمانان پارێزراون لە گوناهە گەورەکان، بەڕێزتان خۆشتان دەپارێزن ئینشاءڵڵا لە گوناهە بچووکەکان. بووە هەمیشە یەکەم دوعادەوە بێ خوای لێم خۆش بە، یعنی خوای لێم خۆش بە لە حەقی ئەو قسووریەی کە من بەرامبەر بە تۆ نەمتوانێەوە شکرانە بژێریت بکەم. چەند جار خۆشەویستانم کەسێک چاکەی هەیە بەسەرتەوە، زۆر چاکەی هەیە بەسەرتەوە، زۆر لە تنگانەدا فریاد کەوتووە، زۆر بەهاناتەوە هاتووە، زۆر دڵت پێی کراوەتەوە، زۆر هاودەمت بووە، کاتێک کە تووشی دەبی دەڵی فڵان کەس وەڵڵی بمبورە نەمتوانیوە چاکەی تۆ بدەمەوە، قەت چاکەی تۆم پێ نادرێتەوە. ئەی چۆن چاکەی ئەو ئەڵڵایەمان پێ دەدرێتەوە کە ئەو دۆستە باشەی بەنسیب کردووی، ئەی ئەو ئەڵڵایی کە دڵی ئەوی نەرم کردووە، ئەی ئەو خوای ئەو هەموو شتەی پێبەخشین و سوپاسگوزاری نەبووین، یا ڕەبی خوایە لەوە لێم خۆش بە. وەرحەمنی، یا ڕەبی خوایە کە لێم خۆش بێ ڕەحمیشم پێ بکە. خوایە قەت لە ڕەحمەتی خۆت بێبەشم نەکەی، لە دەریای ڕەحمەتی خۆت نەمکەیتە دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باش لە نەفسی خۆی تێگەیشتە بوو، لە جسمی خۆی تێگەیشتە بوو، دەیفەرموو اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين ولا أقل من ذلك، یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە بۆ چاوتروکانێک ئەوەندەی کە چاوی ئینسان دەتروکێ، یا ڕەبی خوایە بۆ کەمتر لە چاوتروکانێک بە نەفسی خۆمم نەسپێری، خوایە خۆم بە کەڵکی خۆم نایەم، هەر داوا دەکەم ڕەحمی تۆم لەگەڵا بێ. وەرحەمنی، خوایە ڕەحمم پێ بکەی. بەڕێزان ڕەحمی خوا نەبێ ئێمە بە کەڵکی یەک چاوتروکان ناین بۆ خۆمان. نمونەیەکی زانستی عەرزی جەنابتان دەکەم. ئینسان کە دەخەوێ بۆ ئەوەی سەلامەت بێ هەموو جسمی خاو دەبێتەوە، هەموو ماسوولکەکان خاو دەبنەوە. سێرێکت جەناب لە شوێنێکا خەوتی وەختی ئەزانی دەستت شل بوو، هەڵە خەوی لێکەوە دەستی شل بوو، قاتت شل دەبێ، سکت شل دەبێ، هەموو لە ئەندامەکانی جەسمت شل دەبن و هەمووی خاو دەبنەوە بۆ ئەوەی بە ئیسراحەت بخەوی. بە ڕەحمی خوایە دوو ئەندامی جەستەمان خاو نابێتەوە، یەکەم ماسوولکەی دەم و چاو، ئەگەر وا نەبوویایە لە کاتی خەوا دەبوو نەهێڵن بخەوین، کە خەوتی نیو سعات بخەوی هەڵدەستی یەکسەر ڕوومەتت گۆڕاوە دەم و چاومان خوار بووە، ئەو دەم و چاوت خاو نابێتەوە بۆ ئەوەی شکڵە جوانەکە لەدەست نەدەی، ئازایەتی خۆتی تێدای ڕەحمی خوا نەبێ. دووەمیان وەڵڵاهی بۆ ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان و هەمومان لەوە دم و چاوە گرنگتر دەرەچەی کۆمی ئینسانە کە پیسی لێ دەکات لە ڕووی جەنابتان، ئەو شوێنەش دەمارەکەی خاو نابێتەوە، لە کاتی خەوتنا خاو نابێتەوە. ئەینا پەنا بەخوا ئەگە بە ڕەحمی خوا نەبووایە ئەو دەمارەی کۆم و دەرەچەی کۆمی ئینسان خاو ببووایەوە، ئینسان دەبوو وەکو مناڵ دابی پێ هەڵگرن کە خەوت، ئەگەر ناکە هەڵدەستا دنیای خۆی پیس کرد بوو. بەڵام شەو تا بەیانی خەوتووی و هیچ پیسێکیش لە لەشتا نایەتە دەرەوە، پاک و خاوێن بەیانی هەڵدەستی، سەغڵەتیشی دوو لە ڕووتان و هەتا دەگەیتە شوێنی پێویستی خۆخاڵیکردنەوە هیچ شل لە لەش نایەتە دەرەوە، هەموو جسمت خاڵی بخاو بووەوە، بۆ ئەو دوو شوێنە خاو نەبووەوە. ئەمە ڕێکەوتە؟ ئەمە غەیری ئەڵڵا و ڕەحمی ئەڵڵا نەبێ شێ پێمان دەبەخشێ بەڕێزان. فەرمووی داوا بکە بڵێ هەمیشە خوایە ڕەحمەتی خۆتم لەگەڵ بێ، خوایە نوقمی دەریای ڕەحمەتی خۆتم کە، وعافینی، یا ڕەبی خوایە سەلامەتم کە، خوایە لە کێشە بەدوورم کە، خوایە لە موسیبەت بەدوورم کە، خوایە لە گرفتاریەکانی ڕۆژگار بم پارێزە خۆم خستە پەنای تۆ، چونکە ئەوەندە مشکیلە و گرفت هەیە لە ژیاندا ئینسان ناتوانێت خوایانی لێ پارێزێ، خوایە خۆم خستە پەنای تۆ. وەرزوقنی، یا ڕەبی خوایە ڕزق و ڕۆزیشم بەسەرا بارێنە، خوایە من نانی خۆمم پێ پەیدا ناکرێ ئەگەر لوتفی تۆ نەبێ، یا ڕەبی یا ڕەزاق ڕزقم بدەی، ڕزقێکم بدەیە کە جەستەم ڕاگیراوکە، نانم پێ ببەخشی، ئاوی حەڵاڵم پێ ببەخشی، پارەم پێ ببەخشی، خانوم پێ ببەخشی، کرێکی خەڵک نەبم، محتاجی خەڵک نەبم، سیارەی باشم پێ ببەخشی. خوایە ئەم ڕزق و ڕۆزیانەی کەوا بەدەنی ئینسان سوودمەندە لێیان، جلوبەرگی باشم جوانم پێ ببەخشی.
خوای ڕزقێکیشم پێ بەخشی کە ئینسان ڕزقی دڵیەتی. جا بەڕێزان ڕزق دوو جۆرە، ڕزقێکیان نەوەکو نان و ئاو و پارە و زێڕ و زی و بۆ جسم باشە، ڕزقێک هەیە ڕزقی دڵە. ڕزقی دڵ ئامۆژگاری خێرە. خوایە ڕزقێکم پێ بەخشی وشەی خێر ببیستم. ئەگەر زێڕ و زی و تەنها باخەڵت سەنگین بکات، ئەوە وەرگرتنی زانست و زانیاری و هۆشمەندی و بیری بەرز و ئەزمموی مرۆڤی دانیشمەند کەسایەتی و عەقڵ و هزر و ئەزمون و شارەزاید سەنگینتر دەکات. چەندە پێت خۆشە دەستت قەڵەو بێ و ورگت تێر بێ، ئەوەندە دەبێت پێت خۆش بێ مێشکت فراوان بێ. بۆیە ڕەن بێ بێدینێک بڵێ ئەو هەموو خەڵکە ڕۆژانی جومعە کە ڕوو لە مزگەوتەکان و ماڵی خوا دەکەن بێکار دەبن، بازاڕیان دادەخرێ، واز لە ئیش دێنن. نەخێر ئێمە ئێستاش لە کەسابەت داین، ئێستا لە بەداکردنی ڕزق داین. ئەگەر خوا ڕەحم بە ئێمە منیش و بە ئێوەش بکات دوو وشەی خێر لە دەمی من دەرچێ و بچێتە ناو دڵ و دەمارەکانی جەستەی جەنابتەوە، ئەو ڕزقەی لە بازاڕا پەیدای دەکەی بەم دوو کەلیمە خێرە پارێزگاری لێ دەکەی و داینانێتەوە لە موسیبەت و فیتنەیەکە. ئەمەی کە هاتووی بۆ جومعە بەڕێزەکەم کاسبیە، وا نەزانی بێکاری ئەمڕۆ، ئەمە گەورەترین کاسبیە. ڕزقی ڕوحت وەردەگری، ڕزقی مێشکت وەردەگری، ڕزقی چوار وشەی خێر وەردەگری. بەخوا جاری وا هەیە یەک ساڵ کەسابەت دەکەی، پەنا بەخوا لە یەک لەحزەیە بە یەک غەڵەت دایدەنێیتەوە. بەڵام جاری وا لەم مزگەوتەیە دوو وشەی خێر لە مزگەوتەکانی ماڵی خوادا دوو وشەی خێر دەبیستی، خەریکە موسیبەت یەخەت دەگری، ئەم دوو کەلیمەت بەبیر دەکەوێتەوە خۆتی لێ دەپارێزی. ڕزقی ساڵەکە سەلامەتە، دەستی خەڵک ماچ ناکەی، نایخەیتە دەستی خەڵکەوە. سەرچاوەکانی کێشە و گرفت کە خۆشەویستان لەمڕۆدا بەداخەوە کێشە و گرفتەکان یەکجار زۆرن، ئەمانن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردوون، چارەسەریشی بۆ داناون. سەرچاوەکانی کێشە و گرفت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تاکو بۆ کۆمەڵگا و حکومەت دایناون، فەرموویەتی خۆتانی لێ پارێزن تا موشکیلاوی نەبن، گرفتار نەبن، دەردەدار نەبن. ئەمانن. خاڵی یەکەم فەرمووی لا تەباغەضوا، ئومەتەکەم شوێن کەوتوانی محەممەدی مستەفا صلی الله علیه وسلم بغض و قین لە دڵ مەبن. خۆشەویستم هیچ کەسێک نییە دوو کەس بەیەکەوە بێ، ماوەیەک بەیەکەوە بێ ئیلا هەڵەیەک لە یەکتر دەبینێ، چونکە ئێمە دوو کەسانی جیاوازین. جەناب لەگەڵ باوک و دایکتدا هیچ ئەولادێک نییە ڕۆژێ لەگەڵ دایک و باوکیدا قسەیەکی بەرز و نزم و دڵعاجزبوونێک بەڕێزان ڕووی نەدابێ، مەگەر دەگمەن، مەگەر لە ماڵ نەبووبی بەیەکەوە، هەر لە مناڵی بچووکەوە تا گەورە. لەگەڵ هاوسەری ژیانتدا لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەردار و گەورەی هەموو حەلیمان و حەکیمانە، تا کەسێکی تونتەبیعەت ئیلا خلاف لە بینی ژنوێردا دروست دەبێت، بەرز و نزمی قسە و دڵعاجزبوون و شتێکی ناڕەحەت دروست دەبێت لەگەڵ شەریکی دوکانەکەتە، لەگەڵ ئەهلی بازاڕەکەتە، لەگەڵ مۆزەفی دایرەکەتە، لەگەڵ کرێکاری ناو سەریشەکەدا، لەگەڵ وەستاکەتە، ئیلا ئینسان دڵی تۆزێ هەر یەک عاجز دەبێت ڕۆژانە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە بە سروشتی وەرگرن. لەگەڵ هاوسەرەکەتدا کە شەو چوویتە سەر جێگای خەوتن بەیانی خۆت شۆر، لەگەڵ ئاوی خۆشنەکە ئەفڕەیدا، لاپەڕەکە کۆم بوو تەواو بوو، لاپەڕەیەکی سپی نوێ هەڵدەوە. لەگەڵ هاوڕێکەتە، لەگەڵ هاوپیشەکەتە، لەگەڵ کرێکارەکەتە، لەگەڵ ڕەفیقی بازاڕەکەتە، لەگەڵ مناڵەکەدا کە سەلامت لێ کرد، کە سەلامت لێ کرد تەواو بوو، ئەوەی پێشوو لەگەڵ سەلامەکەدا فڕێدەکە، وتە سەلامی خوا لەسەر بێ، یعنی من هیچ منەوە لەگەڵ تۆ نەماوە، ئەویشتی عەلەیکە سەلام کوڕە من لە تۆ دڵم پاکترە، ئەم لاپەڕە واز لێ بێنە، لە دڵتان کۆی مەکەوە. لەگەڵ هەموو سەلامێکا ڕخێک فڕێدا، بەخوای ئەمە لە مزگەوت تۆن لە مزگەوتە، وەڵا کاکە لە مزگەوتە لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم خەڵک عاجز دەبێت، دوو نوێژکەرین من تووڕەم تۆ تووڕەی، من گەرمامە تۆ سەرماتە، ئەو سپلیتەکەی بەهێزەوە ئەو پێی قەڵسە ها دڵمان لە یەک عاجز دەبێت. بەڵام کە سەلاممان لێ کرد هاتینەوە فەرزی دووەم، نابێ ئەوە لەبیر بکەین، تۆ کۆتایی پێبێنن لە دڵ تا بوغز کۆمەکەوە، بوغزاوی مەبە. لا يفرق مؤمن مؤمنة إن سخط منها خلقا رضي منها آخر، بو أوي كرق برانبر بخلق كون بيتولد الطابوغ زاوي نبي سيري چاكي برانبركا. پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی ئەگە بە شتێکی هاوسەرەکەت ناڕازی، ڕقت لە سیفەتێکێتی بوغزاوی مەبە، بەس سەیری ئەوە مەکە، سەیری چاکەکانیشی بکە. ئەگەر ڕقت لەمەیەتی ئەی ئەو هەموو سیفەتە چاکەی هەیە، جەنابەت کەسێ غەڵەتێکی بەرامبەر کردووی، بۆ ئەوەی دڵت پڕ نەبێت لە ڕق بەرامبەری، وەرە سەیری سیفەتە چاکەکانی کە بۆ خۆت دوو دقە باسی کە، بەڵێ وەڵی فڵان کەس ڕاستە بەرامبەر بە من هەڵەیەکی کرد خراپ بوو، بەڵام بەخوا پیاوێکی مەردە، بەخوا پیاوێکی سەخی تەبیعەتە، بەخوا بە دینە ئەهلی مزگەوتە،
بەخوا چاکەکارە ها چەند پرۆژەی چاکی کردووە بەخوا ئینسانێکی بەڕێزە کاکەویژی ئینسانە ڕەن بێ خەتای منیشی تێدا بوو بێ یەکسەر ئەم دڵت پا دەبێتەوە بەڵام تۆ هەر بەس بیر لە خراپەکانی ئەو کەسە بکەیتەوە شەیطانیش ئەوەندەی تر لەبەر چاوت گەورە دەکا دڵت دەسووتێنێ حەز بە لە ناوبردنی دەکەی بەڵام پێشدا خۆل لە ناو دەبەی دڵت پڕ مەکە لە بوغز لا تەباغەض و ئومەتەکەم سەرچاوی هەموو کێشەیەک بوغزە شتەکە بچکۆلەیە یەکەم جار ئەگەر لێی گەڕێ بۆ خۆی ساڕێژ دەبێ بەڵام هەموو ڕۆژە دەرزیت تێوەدا دەبێتە برینی سەرەتان و دوای بێ ئەوەندامە ببڕیەوە ئەوەندە کۆی مەکەوە برینەکە گەورە مەکە دڵت پاککە دایما ئینسانێکی دڵ ساف بە دڵ پاک بە بوغز کۆمەکەوە هیوا هەیە خۆشەویستانم بەس چاکەی خەڵک دەبینێ ئەمەش باش نییە کەسێک خراپەی بەرامبەر کردی بوغزاوی مەبە چاکەکانی ببینە بەڵام جارشکە متمانەی پێمەکە کەسێک غەشی لێ کردووی لە معاملەدا کەسێ بوختانی بۆ کردووی ئازاری داوی دڵتی خۆتی پێوە سەغڵەت مەکە حتا مردن هەر پێوەی خەریک بی مەرحەبایشی بکە بەڵام متمانەی پێمەکە چاکەکانیشی لەبەر چاو بگرە پێچەوانەکەی هەیە بەس خراپەی خەڵک دەبینێ بەس خراپە دەبینێ یەک خراپە تیا ببینێت چاکەکان هەمووی زەڕبی سفر دەکە ئەمەشیان زۆر خراپە ناوەند بە عەدل بە عاتیفی مەبە مشکلەی وڵاتی ئێمەی کوردستان ئێمە ئێستا من هەست دەکەم ئێمە زۆر عاتیفین زۆر سۆزدارانە بەڕێزان بیر دەکەینەوە زانایان فەرموویانە من طبع الإنسان العاطفي أن يكون أحكامه سريعة أولا وتعميمته ثانيا ئینسانی عاتیفی کە زۆر تووشی هەڵە دەبێ هەر کەسێ ئاوا بێ زۆر تووشی هەڵە دەبێ ئینسانێکی سۆزدارە زوو عەتفی دەجوڵێ بە دوو قسە گەرم دەبێ یەکەم جار زۆر زوو بڕیار دەدا زۆر زوو بڕیار دەدا و قەنەعەت بە شتەکە دەکا زۆر زوو شوێن خەڵک دەکەوێت دووەمیان زۆر گرژگیرە هەر یەک شت قیاسی دەکاتە سەر هەموو شتەکانی تر نمونە بۆ جەنابتان باسکەم ئینسانی عاتیفی مەبە کەسێ پێی وتی وەرە کاکە وەرە بە هەشت کلیلەکەی بەدەست منەوەیە وەرە با بڕین بە هەشتن نیشاندەم یەکسە مەڵە بڕوا بکەی جا چێ دەڵێن نادبا بەناوی بە هەشتەوە ناخاتە دۆزەخەوە ئەمە بۆ ڕیشسپیەکان و پیاوانی معقولی بە تەمەن و سەرسپیەکان ڕەن بێ نەڵێم ئێوە جەنابتان ئەزموونی ژیان زۆر شتی فێر کردوون خیتاب و قسەکردنەکەم لەگەڵ خوشک و برایانی گەنجمە ئەی ئەو لاوانەی کە تازە پێدەگەن من پێم وتی وەک مامۆستایەکی ئاینی وەرە دەتبەم بووە بە هەشت وامەزانە کلیلی بە هەشت بەدەست منەوەیە چێ دەڵێم مەرامێکم بەم قسەیە نییە عاتیفیانە فەورەن بیر مەکەوە هەر خۆشیەکانی بە هەشت مەبینە بزانە نیەتەکەی منیش چی بێ با مامۆستایەکی ئاینیش بم ئەبێ وریابی ئەبێ ژیر بی کەسێ پێ دەڵێ زەواج دەکەی ئەڵێ وەڵا فڵان کەس کچی چاکە تۆ یەکسەر بڕوا مەکە بەم قسەیە جا چێڵە خزمی نییە چێڵە ڕقی لە تۆ نییە چێڵە هەر ئەوان ناسیوێتی یەکسەر بڕیان مەدە بەمەی کە باشە ئەڵێم فڵان کەس کچی بدەمێ وەڵا کوڕێکی باشە مامۆستا فڵان کەس تەکلیفی بۆ کردووە مامۆستا فڵان کەس ناناسێ هاتۆ تەکلیفی یەکدویش تەکلیف دەکە بەڵام دوایی کچەکە بەدبەخت دەبێ داماوە ئەبێ خۆت ژیرانە بیر بکەیتەوە عاتیفیانە بڕیار مەدە بە قسەی کەسێک یەکسە سەریع لە مامەڵەدا کەسێک پێ دەڵە کۆمپانیایە کراوەتەوە کاکە خێرەکەی وایە و ئاوایە تۆ یەکسە پارەکانی خۆت فڕێمەدە ناویەوە وەڵا فڵان مامەڵە ئیشەکەی زۆر چاکە چێڵە ئەو ئیشی بەوە نیە ها چەند کەس لە وڵاتەدا پارەکانی ئاوا لە دەستدا فڵان کۆمپانیا پەیدا بۆ ئەوەندە قازانج دەداتێ و تۆش عاتیفی بی یەکسەر هەر ئەو شەوە خەول لێ ناکەوێ خواخواتە بەیانی زوو ڕۆژ بێتەوە پارەکان بخەیتەوە شوێنەوە وەختی ئەزانی مایەکەشت ڕۆیوە نە قازانجەکە 2 مانگ دەداتێ دوایی مایەکەشت دەخوا هەر لە پارەی خۆت لە ڕۆنی خۆت سەری خۆتی پێت شەور کردووی ئەبێ عاتیفی نەبین بەڕێزەکەم ئاگادار بین عەقڵ و ژیری بڕیار بدەین بەڵام دووەمیشیان ئەگە تووشی هەڵەیەک بووین غەڵەتێکمان توش بوو تەعمیم نەکەین عاتیفیەکەش لەوە خراپتر ئەوەیە تەعمیمی شت بکەی بۆ نمونە کوردەواری خۆمان پندێکی پێشینانیان دەڵێ کابرا بە شیر دەمی سوتا بوو پەرداخی شیری گەرمی خواردبەوە لێو دەمی سوتا بوو ئەمجا چایی بە هەر سپیایەک کەوتە فووی لێ دەکرد دوایان بۆ دەبێت فووی لێ دەکرد کاکە هەرچی سپی بوو ماستاویش سپیە دۆش سپیە ماستیش سپیە کۆمەڵەشتی تر سپیە هەمووی هەر شیری گەرم نییە تۆ بە شیر دەمت سوتاوە فۆ لە دووە مەکە دکتۆرە غەڵەتێکی کردووە ئینسانی عاتیفیڵە بڕوان بە یەک دکتۆر نەماوە با بە یەک دکتۆر هەڵەیەکی کردووە ئەویش ئینسانە مامۆستایەکی ئاینی تووشی هەڵەیەک دەبێت ئەویش ئینسانە بڕوان بە یەک مەلا نەماوە گەنجێکی مزگەوت لە ڕێ لا دەدرێت و تووشی هەڵەیەک دەبێت دەکرێتە قوربانی بڵێ کوڕەکەم نانێرم بۆ مزگەوت بە قوربان مناڵەکە نەنێری بۆ دەورسی قورئان لە مزگەوتە هەها فڵان گەنجە چی لێ هات چیان لێ کرد ئەوە تەعمیم خراپە بەڕێزەکەم ئەوە یەک کەس تووشی ئەو حاڵەتە بووە
هزار دکتۆر گیانی ئەو خەڵکە ڕۆژانە ڕزگار دەکات بە عەمەلیات و نەشتەرگەری تۆ هەموو نابینی یەک دکتۆر هەڵەیەکی کرد بڵێ بڕوان بە یەک دکتۆر نییە بڕوان بە یەک مەلا نییە بڕوان بە یەک کەس نەماوە ڕازگۆ بێ درۆیەک لەگەڵ کراوە تەعمیمیش خراپە ژیرانە بە زوو بڕوا مەکە کە بە هەڵەش برای غەڵەتت بەرامبەر کرد تەعمیمی هەموو دنیا لەبەر چاو نەکەوێ چاوت ڕەشبین نەبێ وا نەزانی ئاسۆی ڕوون نەماوە ئەوە نمونەی هەموو کەسێکە هەموو ئەو لە مزگەوتێکە هەڵەیە کراوە هەرچی مزگەوت هەیە دەبێت دابەخرێ نابراکەم خوشکە بەڕێز دەکەم ئەبێ ئاگاداری ئەوەش بین ئینسانی ژیر متەئەنیەتون و محەدەدەتون بەهێمنی بیر دەکاتەوە بەهێمنی بڕیار دەدا لەسەرەوە دەڕوانێتە شتەکان لە ژێرەوە لە بیرەوە ناڕوانێت دمی دنیا ئەوەندە ببینێ پاشانیش گشتگیر نییە قەت حکمی گشتگیر نادا بڵێ هەموو خراپە هەرگیز بە گشتگیری بڕیار مەدە بوغزوقینی ناودڵ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی سەرچاوەی یەکەمی کێشە و گرفتەکانی ئینسانەکانی سەرزەویە خۆت لە ناو دەبا پێش بەرامبەرەکەت بەخوا کە ڕقل لە کەسێکە ئەو هیچی زەرەری پێ ناگا بەس وا تۆ لە ناخەوە خۆت خواردوێتەوە مامۆستایەکی خۆزگە ئەم کولتورە ئێمە لە مەکتەبەوە فێری مناڵەکانمانیکەین کە مناڵی پاکن شت وەردەگرن مامۆستایەکی بەڕێز لە مەکتەبێکە سیر دەکا قوتابیەکان هەیە لەگەڵ مناڵەکە بەعزم لەگەڵتە نازەم شتێکی وا قسە لەگەڵا ناکەم دەمت بەدەمیان دێنە مناڵ لە مناڵی ئەوە دەزانێت مامۆستاکە ویستی ئەمە لە دڵی مناڵەکان دەرکە بە مناڵە بچووکەکان یەکی سەرەتایی دەگوت فڵان کەس ئازایی داوی دەیگوت بەڵێ ڕقل لێیەتی بەڵێ مامۆستا قسەی لەگەڵا ناکەم ئەیگوت بێنە سێوێک بخەن ناو سێوێک یان پەتاتەیەک یان میوەیەک کە زوو تێک بچێ بیخەن تەماتەیەک بێنە بیخە ناو جانتاکەتەوە ئیوا بوو دەیگوت ڕقم لە دوانە وەڵا ڕقم لەگەڵ سیانە لەگەڵ چوارە دەیگوت چوار بخە ناویەوە بە ئەندازەی ئەو کەسانەی دەنگ لەگەڵیانیان و ڕقل لێیانە و حەز بە هاوڵێتیان ناکەی بێنە سێوێک پەتاتەیەک تەماتەیەک شتێک بخە جانتاکەتەوە چەند ڕۆژێک پێچوو لەبەر لە ماڵەش و لە مەکتەبیش داینەنێن جانتا بۆ گەندەکە میوە ترشاو بۆ گەنی کرد ئەوەی یەک دانەی تێدا بوو کەمتر بۆ گەنی بۆ دەهات ئەوەی پێنج دانەی تێدا بوو لە تاوانە مامۆستای گوت نابێت جانتاکە بەشانت دانێ بڕە مامۆستا بە بۆ گەن کوژدا مامۆستا تێی گەیاندن مناڵە جوانەکان ئەو ڕقەیە کە بە کۆڵی خۆتەوەیە تا زۆرتر ڕقل لە خەڵک بێ بۆ گەنەکەی زۆرترە بووە تا کەمتر بێ نەجات کەمترە کە هەر نەبێ ئاسان جانتاکەی پشتت ناو دڵ سەلامەتە بۆیە ڕقوقین یەکەم کەسێک کە بەڕێزان لە ناوت دەبا خودی خۆتی جا غەرەزی بینی دوو کەس باشترە لە غەرەزی نێوانی دوو عەشیرەت غەرەزی دوو عەشیرەت باشترە لە نێوانی دوو حیزب حیزبی وایە لە شەستەکانەوە تا ئێستای 2010 ڕقیان لێیەکە ئەم کوردە دەبێتە قوربانی ئەو غەرەز و بوغزە ئەم دڵانیان بەرامبەرێک پاک نابێتەوە ئەوە زۆر خەتەرە نەتەوەیەک دەبێتە قوربانی هیچ چاکەی یەکتر نابینن هەردووکیشیان باشیان پێ بێ هەردووکیان هەڵەیان هەبێ کەچی ئەو غەرەزە چەندین ساڵە دەخایەنێ بۆیە لا تەباغەزوو ئومەتەکەم سەرچاوەی یەکەمی کێشە بوغزە ڕقی ناودڵە هەمیشە دڵتان پاکەنەوە بوغزاوی مەبن دووەمیان لا تەحاسەدوو حەسوودی بە یەک مەبن حەسوودی ئەوەیە بتەوێ بەرامبەرەکەت هیچی نەمێنێ بەبێ ئەوەی خۆشت دەستکەوتێکت هەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی حەسوودی چاکەکانت دەسووتێنێ چۆن ئاگر دار و پوشی وشک دەسووتێنێ حەسوود بەرزبوونەوەی خۆی لە ڕووخانی بەرامبەردا دەبینێ بەڵام ئێمە لە ئیسلامدا غیبتەمان هەیە منافەسەی شەریفمان هەیە لا حەسەدە ئیلا فی اثنتین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی حەسوودی بە لە دووشتا ئەوە غیبتەیە ئەوەش منافەسەیە با منافەسە هەمیشە هەبێ بەڵام منافەسەی شەریفانە لە چیدا کەسێ ماڵ و سەرت و سامانی هەیە لە پرۆژەی جوانە بەکاری دێنێ خۆزگە بخوازە خۆزگە منیش وەکو فڵان کەس بمتوانێت لە پرۆژە خێریەکاندا بەشداری بکەم و ماڵ و سەرت و سامانم هەبێ بەڵام فڵان کەسیش خوا لێی نەستێنێتەوە ئەو لە ناو نەچێت فڵان کەس قورئان دەزانێت بڵاوی دەکاتەوە خۆزگە منیش وەکو ئەو بمزانێ نەک دەمی ئەو داخرێ ئینسانی حەسوود سەرکەوتنی خۆی لەسەر ورکردنی خەڵکا دەبینێ ئینسانی منافەسەی شەریف حەز دەکات خەڵکی باش هەر زۆر بن بەڵام خۆزگە منیش بگەمە ئەو کەسە باشانە حتى لە بەیەک حەسوودی بە کەسێک دەبا دەڵێ خۆزگە فڵان کەس دەرنەچێ جاریوای خۆشی هەر دەرناچێ خۆی تەمبەڵە حەز دەکات کەس لە پۆلەکەیە دەرنەچێ ئەگەر وان کەس دەرنەچۆ لەو دەرسایە یەک کەیفیدێتێ ئەڵێ لە خوابزایە کەسی کە دەرنەچووە بەڵام تەلەبەی شەریف و ڕێک و پێک ئەڵێ من منافەسەی فڵان کەس دەکەم ناڵم تۆ یەکەم بی تۆ هەوڵ دەدەی مبارەکت بێ بەڵام دەبێ منیش هەوڵ بدەم بەڵام من نامەوێت تۆ بکەوی
بەڵام حەز دەکەم دەرەجەی من لە تۆ بەرزتر بێ، منیش لە ئاستی تەلەبە یەکەمەکانە بم. ئیسلام فێری ئەوەمان دەکا میلەتانی دنیای ئەمڕۆ پێشکەوتنانی وڵات بە منافەسە پێشکەوتون، بەڵام منافەسەیەکی شەریف لای ئێمە بەداخەوە حەسوودی کاسپی ناکەی، کابرا دەڵێ بەڕاستی کەسێکی تەمبەڵە کاکە بۆ ئیشێک ناکەی بۆ خۆت، یەک دوو ئیش بکە هە دراوسێکە دێوارڵە کاکە فڵان کەس قەناعەتی لێ بڕاوە هەر حەز دەکا هیچن نەبێ، ئەمە تێر ناخوە، ئەمە بێت لە چەند لاوە پیا بکە، ئەها ئێمە دوا دەکەوینەوە هەم چاکەکانمان لە دیوانی خوادا دەسووتێن، نوێژ و عیبادەتەکانمان دەفەوتێ پێی، هەمیش ناودڵمان بۆ گەندەکە، سێم جاری وا چاوی پیسیشی لەگەڵ بەکاردێنی زەرەدێکی لە بەرامبەرمان دەدەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خاڵی سێما فەرمووی لا تەدابەڕوو، خەڵکینە پشت لە یەک مەکەن، هەمووتان بە یەکەوە جوانن، ئەی ئومەتی ئیسلام، ئەی مرۆڤایەتی. لا تەدابەڕوو دوو مانای هەیە، یعنی بە مانایەکیان لە پژملەوە حکم بەسەر خەڵکامەدا، ئاگال لە وەزعی فڵان کەس نییە، ڕوخساری نەدیوە، لە ژیانی تێکەڵاونی پژملە حکم لەسەر خەڵک مەدا، چاکەیان خراپە بڵێ ئیشی من نییە. ڕووتان لە یەک بێ، ئێمە لە مەجلیسێکا دادەنیشین تخواگە پشتمان لە یەک بێ قسە تامی هەیە، نەخێ با دایمە ڕووتان لە یەک بێ ئومەتی ئیسلام. ئەوە وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لا تەدابەڕوو، پشت لە یەک مەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خەڵکینە هەمووتان بە یەکەوە جوانن، تاکەکان بە یەکەوە جوانن، وەرە ماڵێک لە یەک شوێ نابێ چ خۆشیەکە، ئەگەر چوویتە گەڕەکێکی ڕێک و پێکەوە هەمومان بەتەنیش یەکەوە بووین جوانین، هەمومان بە یەکەوە جوانین. حیزبەکان بە یەکەوە دەتوانن خزمەتی وڵات بکەن، بە تەنها کەسێکتانی چی پێ ناکرێ. بازرگانەکان چەند جوانە چەند بازرگانێک سەر بخەنە سەر یەک نەک بۆ گرانکردنی شت، بۆ ئەوەی باشترین پرۆژە پێشکەش بە وڵاتەکە کرد. من سەرمایەکم هەیە، تۆ هەتە بابیان خەینە پاڵێک جوانترین خزمەت پێشکەشکەین، زۆرترین قازان زۆرگرین. خوێندکار چەند تەلەبەیەکی زیرەک لە گروپێکا بە یەکەوە بن چەند سوودمەند دەبن، چەند جوانە چەند خوێندکارێک لە دەرسێکا کەوتون بچن بە یەکەوە بن، من معلوماتێک تۆ معلوماتێک کە بووین بە گروپێک با پشت لە یەک نەکەین. مامۆستایەک ئەمڕۆ گرفتیەوەمان هەیە، مامۆستایەک زیرەکە مەلزەمەیەک دادەنێ، مامۆستایەک کەش بۆ خۆی مەلزەمەیەک دادەنێ، ئەوی تریش مەلزەمەیەکی لە هەمان دەرسە بۆ نمونە لە کیمیا داداناوە، جاری وا مونە خلافی یەکتریان تێدایە. ئەگەر ئەم سێ مامۆستایە پشت لە یەک نەکەن، هەر یەکەش لە یەک نەشارێتەوە، بەرەو یەک گروپ بڕۆن، زانستی هەرسێکیان بکەن بە یەک و یەک مەلزەمە پێشکەش بە قوتابیکەن، تخوا چەند سوودمەند دەبێ لێی. پیشەگەرەکان وەستایەکی یاسنگەر لەگەڵ دارتاشێکە وەرن فکرەکانمان بگۆڕینەوە، بە هەمومان شتی زۆر جوان بەخوا دروست دەکەین. لا تەدابەڕوو، خەڵکینە پشت لە یەک مەکەن، ڕوو لە یەککەن. کۆتایی وتارەکەم بەم نمونە جوانە دێنم عەرزی جەنابتانی دەکەم. نمونەیەکە لە شێوەی حکایەتدا ڕێژراوە، بەڵام دەرسی گەورەی لێ وەردەگیرێ. ئەڵێن کابرایەکی حەکیم، پیاوێکی زانا بیرمەند، ڕێی کەوتە گوندێک، برسی بوو، نانی پێ نەبوو، ئەو کاتانەش مەطعەم و ئەوانە لە شوێنەکاندا نەبووە. بەبینینی کولانەی خانوەکان و شڕی خانوەکانیان زانی گوندێکی برسین، ئەوانیش دەوڵەمەند نین. لە یەکەم ماڵیدا داوای خواردنی کرد، کەسی ماڵەکە بەڕێشی گرژەوەتی من خۆم هیچم لێ چی بدەم بە تۆ. لە دووەم ماڵە ئافرەتێکی بەڕێز خوشکێکی بەڕێز دەرگای لێ کردەوە، وتی میوان لەسەر سەرمان، بەڵام من ئێستا و مەنجەڵم خستۆتە سەر ئەو ئاگرە ئاوی تێدایە بۆی مناڵەکان بە دیاریەوە بخەون، بڵێم خواردنێکە و بیان خافڵێنم تا خەو بەلایەندا دەبا. نانێکی وشکمان هەیە، بەخوا حەد نانە وشکەکە دەخۆن، خۆزگە شۆربایەکمان هەبوویایە، پێشکەش بە تۆش و مناڵەکانیشم بکردایە، لوتفی شیرین بوو. کابرای حەشیم و دانا و زانا و بیرمان وتی دا دەکەم ئەو مەنجەڵە ئاوی تێدایە و لەسەر ئەو ئاگرە دانناوە هیچ شتیانە، وتی نەوەڵا بەس ئاوە، وتی دەی من بەردێکی سیحراویم هەیە، بەردێکی ئەفسوناویم هەیە، بیکەیتە هەر مەنجەڵە ئاوێکی کوڵاوە دەیکا بە شۆربایەکی خۆش. ژنەکە لە خۆشیانە گەشایەوە، وتی دەتخورا ئەو بەردە بخەنە ئەو مەنجەڵەوە بەکو شۆربایەکی خۆشی لێ پێیا بێ. کابرای حەکیم و زانا و بیرمەند بەردەکەی لە هەر بەردی ئاسایی، بەرد جادووی نییە، ساحری نییە، بەردێکی ئاسایی هەڵگرت و خستێ ناو مەنجەڵەکەەوە. ئافرەتی ماڵەکە چوو بە ماڵی خوشکەکەی گول لەولاوتی وەرە کابرایەک تۆ خێر و بەرەکەتە، وا مەنجەڵەکە دەکڵێ شۆربایەکە بەڵکو قاپێکیش بدەین بێەوە، ئەویش بە دراوسەکەی تریانی گوت. خەڵک لێ کۆبوونەوە چاوەڕێی شۆربای سحرین، هەواڵ چەند زوو بڵاو دەبێتەوە، جارێ شتی خوڕافی، یەک شتی خوڕافی قسەیەک بکە ملیۆنە خەڵک لێ کۆ دەبێتەوە، زوو بڵاو دەبێتەوە، زوو خەڵکیش بڕوا بە خوڕافیات دەکات زیاتر لە ڕاستیەکان. هاتون بە دەوری مەنجەڵەوە، کابرای حەکیم و زانا کەوچکێکی لە ئاوەکە هەڵگرت و خواردی، وتی بەڕاستی شۆربایەکی بەتامە، یەک تۆس خوێی کەمە. ژنێک لە راوسەکان چوو خوێی هێناوتی وەڵام خوێمان هەیە لە ماڵەوە، خواردەوەتی خوێەکەی باش بووە، بەڵام یەک تۆس شەوریەکەی کەمە.
ژنێکی تروتی دوو کەوچ ڕۆنمان هەیەوتی بیهێنە وتی ئەگە یەک تۆس پیازی تێدا وایە زۆر بەتامتر دەبوو یەکی تر دوو سەلی پیازی هێنا وتی ئەگە چەند سەلکە پەتاتە ژنێکی تر وڵی وەڵام من دوو سەلکمان یەکی وتی وەڵای سەلکە پەتاتەمان هەیەوتی بیهێنن باتێکین با بەتامتر بێ یەکێک جێزەری هێنا یەکی هەندێک گەنمی هێنا هەندێک نیسکیان خستە ناوێەوە ینی هەر یەکە لەو ماوانە شتێکی کەمیان هەبوو مشتێک بەڵام بەش هیچی نەدەکرد هەمووی تێکرد و لێ خواوتی بەخوا شۆربای چاکە بەردەکەی دەرێنایەوە شۆربای بۆ هەمووان تێکرد زۆر بەتام بوو ئەم دەرسە پێمان دەڵێ ئەم کابرایە پارەی نەبوو ئەم حەکیمە هیچی پێ نەبوو زۆر جار دەکرێت کەسێک هیچ پارە و پۆڵی نەبێ بەڵام بیرۆکەی هەبێ فکرەی هەبێ کەسەکانی تری شتێکی کەمیان هەیە خۆیان سوودی لێ نابینن بە تەنیا ئیسفادەی لێ ناکەن بەڵام ئەگە خستمانە پاڵ یەکتر بڕواب کە هەمومانی پێتێر دەخۆین جاری وایە حیزبەکان خۆزگە ئەوان بیر کردایەوە بە تەنیا کەسێک بیرۆکەیەکی هەیە یەکێشکە هەندێکی پێەیە ئەوەی تر یەکێکی پێەیە هەمووان بخەنە پاڵ یەکتر میلەتەکە تێر دەخوا بەڵام ئێمە هەمومان پشت لە یەک دەکەین من ئەوەی کەلامە حەز ناکەم تۆ پێی بزانیت چیم لایە جاریوان مامۆستایەکی ئاینی بزانست لە مامۆستایەکی ئاینی دەشارێتەوە دکتۆرە خیبرەیەکی وەرگ تۆ حەز ناکە دکتۆرەکەی تر پێی بزانێت بەڵام ئەوەی کە تۆ بە هیچی نازانی بەخوا شتێکی هەر پێیە ئەهای کەسێ یەک تۆس خوێی پێبوو یەک سەرک پیازی پێبوو بەڵام بە هەمووانیان تێری کردن سفرەی ڕازاندنەوە بۆیە لا تەدابەڕۆ ئەی خەڵکینە بۆ ئەوەی لە مشکلە بە دوور بن پێویستیتان بە یەکترە پشت لە یەک مەکەن ڕووتان لە یەکتر بێ دڵتان بەرامبەر یەک پاک بێ وتارەکەمان کاتەکەی کۆتایی پێ هات و هەڵی دەگرم و وتاری داهاتوو بەویستی خوای پەروەردگار بە ناونیشانی سەرچاوەی کێشەکان و چارەسەریان لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ربی خوای لە کێشە و لە فیتنە و بەڵاو موسیبەت بە دوورمان کەی یا ربی خوای خۆمان خێزانمان مناڵ و نەوەمان یا ربی خوای تووشی ڕەفیقی باش و ئیسلاح خواز و ئینسانی بەدین و بەڕێز و بزاناکەی یا ربی خوای خۆمان و خێزان و مناڵمان بە دوورکەی لەو کەسانی کە شەڕەنگێزن لەو کەسانی بە غەڵەت لە دینی خوا حاڵی بوون خوا بمان پارێزی لەو کەسانی کەوا ژیانیان خۆش ناوێ و مەرگ دۆستن شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله یا شافی یا الله شیفای هەموو نەخۆشی موسڵمانان بدەی یا ربی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی دڵی غەمبارەکانمان خۆشکەی مشکلەدارەکانمان حەلکەی هەر کەسێک کێشەی خێزانی هەیە خوای ڕەحم بە حاڵی بکەی یا ربی خوای کەسێک کێشەی دەرونی هەیە ڕەحم بە دڵ و دەرونی بکەی خوای گەورە گرفتەکانمان ئاسان کەی ڕەحم بە حاڵمان بکەی دنیا و قیامەتمان پڕ خێر و بەرەکەت کەی عاقبەتمان بەخێر بژێڕی کوردستانمان پارێزراوکەی چاکانمان هیدایەت دەی بەرەو چاکتر خراپەکارمان هیدایەت دەی بەرەو تەوبە و گەڕانەوە بەرە بارگای خوا و چاکەکردن ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون